کوردستان کە ڕۆژهەڵات و باشووری کوردستان بوو ئەمەش کاریگەری تا ئێستاشی لەگەڵا بێ گەورەی کردە سەر هونەری ڕەزازی و هاوتەمەن و هاو هونەرەکانی کە لەگەڵ ئەو بە هەمان سەرچی هونەری کاریان کرد. بۆ نمونە لە سەرەتاوە ئەو زوڵفە سیاسی و مێژوویە لەسەرەوی غەسب کرد کە کاک ناسر بۆ نمونە سەرەتا بە سرود دەست پێ بکە، هەتا سەرچی لەو سیمانیکە و پیاوی بێناسێتەوە ڕاستی سرودە کە هەمی شەوک و کوڕی نیشتیمان لەسەراسی کوردستانی گەورە ئەوە جگەلەوەی کە بۆ خۆی لە بوارەکانی کەی هونەری فۆلکلۆر و لە کاری زمانەوانی و لە کاری کلتوری ومانەشە کاک ناسر ئەمڕۆ لەو بوارانەیە ئەستێرەیە نەکردناوە بەڕاستی. بڕخۆم یەکێکم لەوانەی زۆر حەزم لە دەنگ و گۆرانیە خۆش و ڕەسەنەکانی هونەرمەندی گەورەی میلەتەکەمان ناسری ڕەزازیە. ئاشنایەتیم بە گۆرانەکانی گەڕێتەوە بۆ کۆتایی هەفتاکان. ئەو وەختێمە گەنج بووین، دیار بوو لە سەروبەندی شۆڕشی گەلانی ئێران جۆمان لە دەنگەکانی بوو. هەر لەو ڕۆژەوە من هەستمە کرد کە ئەمە هونەرمەندێکی گەورەیە و دەتوانێت خزمەتێکی گەورەی هونەری کوردی بکە. هونەرمەند ناسر ڕەزازی هەمومان وەکو ئەم بەشەی کوردستان خەرزاری سرود و خەرزاری گۆرانیەکانی ناسر ڕەزازین لە سەردەمانێکە کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم بەشەی کوردستان ڕزگار بوو بە سرودە شۆڕژێرەکانی ئەو پێشمەرگە هەڵمەتیە بەرەوبەرەکانی جەنگ پێشمەرگە هەڵمەتیە لە سەنگەرە زیاتر جۆش و خرۆشیە بوو خەڵکی ڕاپەڕێوی ئەم بەشەی کوردستان شێرانە هەڵمەتیە بێت لەگەڵ سرودە شۆڕژێرەکانی هونەرمەندی گەورەی نەتەوەیی ناسر ڕەزازی. پاش واسێنان لە پێشمەرگایەتی لەگەڵ مەرزی و مناڵەکانیدا دەچێتە وڵاتی سوید وەکو پەنابەر دەمێنێتەوە. هەر لەوێش دەبێ بە خاوەنی کوڕێکی دیکە بەنێوی کاردەوە. لەم چەند ساڵی ژیانی هونەرمەندا لە هەندەران وێڕای بەشداری لە زۆر ئاهەنگ و جەژنی نەتەوایەتی و سیاسی کوردی لە دەرەوەی وڵات بە چەرمەسەری دەتوانێت 7 سیدی دیکە گۆرانی تۆمار بکە کە تا ئێستا زیاتر لە 600 گۆرانی تۆمارکراوی هەیە. هەرچەند کاری سەرەکی گۆرانی وتنە، بەڵام وەکو نووسەرێکی کورد چەند بەرهەمێکی نووسین و وەرگێڕانی بە کتێب بڵاو بۆتەوە. کاک ناسر سەربارەوەی کە هونەرمەندێکی گەورەیە، بێزگەلەوە مرۆڤێکی ڕۆشنبیر و خوێندەوارێکی باشە، نووسەرێکی باشە، سەرباری ئەوەش ئینسانێکی کوردپەروەرە. ئەوەندەی من ئاگادار بم کاریگەری و تەسیرێکی زۆر گەورەی هەیە، بەتایبەتی لەسەر کوردەکانی جنوبی کوردستان لە کوردستانی ڕۆژهەڵاتە. یعنی تەنانەت جارێک برادەرێک لەو دی و هاتبوو زۆری لاسەیر بوو کە کاک ناسر بە تاقی تەنیا